ئەو وڵاتانە کامانن کە زۆرترین داهاتیان لە ساڵی 2022 هەبووە. ڕۆژنامەی بیزنس ئینسایدەری ئەمریکی لە راپۆرتێکدا کە لە بانکی سویسری UBS هەندێک زانیاری لەم دوایانەدا دەستی کەوتووە. باس لە سامانی هەندێک وڵاتان دەکات لە ساڵی 2022دا هەیان بووە. لە راپۆرتەکەدا هاتووە کە وڵاتی رووسیا 600 میلیارد دۆلار سامانەکەی زیادی کردووە. هەروەها لەو وڵاتەدا 56,000 میلیۆنەری نوێ زیادی کردووە. ئێستا باکووی گشتی 408,000 کەسی میلیۆنێر بوونی هەیە کە ئەمە لە کاتێکدا شەڕی ئۆکرانیا لە وڵاتەدا بەردەوامی هەبووە. ئاماری ئابووری دەری دەخات رووسیا داهاتی وڵاتەکەی زیادی کردووە لە کاتێکدا ئەمریکا و ئەوروپا زۆربەی سامانەکانیان لە ساڵی 2022دا لەدەستداوە کە بە 17 تریلیۆن دۆلار مەزەندە دەکرێت. بەڵام با پێچەوانەی رووسیاوە ئەمریکا لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا 1 میلیۆن ئەمریکی نازناوی میلیۆنەریان لەدەستداوە هاتوونەتە سەرساجی عەلی. هەر لە راپۆرتەکەدا ئامارێکی متمانە پێکرا و ئاشکرا کراوە کە باس لە وڵاتانە دەکات کە زۆرترین سامانیان لە ساڵی 2022دا زیادی کردووە کە بریتین لە مەکسیک، هیندستان، بەرازیل. ئەو وڵاتانەش کە لە ساڵی 2022دا زۆرترین داهاتیان لەدەستداوە یاخود کەمی کردووە بریتین لە ئەمریکا، کەنەدا، یابان و چین.